بیسێرانی ڕادیۆی سەلام ئەمڕۆ ئۆلیڤی دیکۆتینی قۆنسڵی فەڕەنسا لە هەرێمی کوردستان میوانی ڕادیۆی سەلامە. سەرەتا بە ناوی ڕادیۆی سەلام دەمانەوێت سوپاسی ئێوە وڵاتی فەڕەنسا بکەین کە لە ساڵی 2015ەوە هاوکاری دارایی پێشکەشی ڕادیۆی سەلام دەکەن وەک دەنگی ئاوارە و پەنابەران لە عێراق. ئەمڕۆ لەگەڵ ئێوەین بۆ پرسینی چەند پرسیارێک لە جەنابەت لەسەر کار و چالاکیەکانی وڵاتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان و عێراق بگشتین. وەک یەکەم پرسیارمان فەڕەنسا یەکێکە لە هاوبەشی چالاکیەکانی هەرێمی کوردستان و عێراق. دەمانەوێت باسی ڕۆڵی فەڕەنسا و چالاکیەکانی ئەم وڵاتە لە هەرێمی کوردستان و عێراق بکەین. D'abord, je souhaitais vous féliciter pour le travail que fait Radio سەرەتا دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەو کارێک کە رادیۆ سەلام ئەنجامی دەدات کە ئەم رادیۆیە پرۆژەیەکی زۆر گرنگە و هەر لە سەرەتاوە لەلایەن فەڕەنسا بە پشتگیری دارایی پێشکەش دەکرێت کە وەزارەتی دەرەوەی فەڕەنسا و ڕێکخراوە ناحکومیە فەڕەنسیەکان پارتنەری سەرەکی ئێوەن چونکە ئەم پرۆژەیە سەرەتا دەنگی ئاوارە و پەنابەرانە کە بەڕای من رادیۆ گەیەنەرێکی گرنگە بۆ دەنگی ئەوان چونکە دەتوانن لە شوێن و کاتی جیاواز گوێ لە رادیۆ بگرین و بڕوام وایە کە لە 7 ساڵی ڕابردوو لە ڕێگەی پرۆگرامە جۆرە و جۆرەکانتان و پەخشکردن بە زمانی جیاواز توانی و توانەکارێکی نایە پێشکەش بکەن و دووبارە دەستخۆشی لە ڕۆژنامە نووسانی رادیۆ سەلام دەکەم. بۆ وەڵامی پرسیارەکەتان فەڕەنسا زۆر چالاکە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە وەک دیار هاوڕێیەتیەکی مێژووی لە نێوان وڵاتەکەمان و ئەو هەرێمەدا هەیە. کاری فەڕەنسا لێرە هەمە جۆرە و سەرەتا دەتوانم باسی کاری کەلتوری بکەم چونکە سەنتەرێکی کەلتوریمان هەیە لە هەولێر کە ئەم سەنتەرە پێشکردنەوەی قۆنسڵخانەی فەڕەنسا لە هەرێمی کوردستان بوونی هەبووە و ئەم کارە کەلتوریە لە ڕێگەی چالاکی جیاوازەوە پێشکەش دەکرێت وەک کۆنسرت، پێشانگا، پرۆژەی سینەمایی و بە مۆدلێکی نوێیەوە چونکە ئەمە 2 ساڵە لەگەڵ هاوبەشە ئەڵمانەکان یەکمان گرتووە و چالاکیەکانمان بەیەکەوە ئەنجام دەدەین. جێگای ئاماژە پێدانە لە سەڵڕۆژی پەیماننامەی ئێلیزێ فەڕەنسا و ئەڵمانیا بڕیاریاندا کە چالاکیە کللتوریەکانیان لە وڵاتی جیاواز بەیەکەوە ئەنجام بدەن و ئێستا لە 4 وڵات ئەم کارە هاوبەشە ئەنجام دەدرێت کە هەولێری شێکێکە لەوان بۆیە وەک گوتمان ئەمڕۆ پرۆگرامێکی کللتوری هاوبەشمان هەیە کە بەیەکەوە دەتوانین بەهێزتر بین و سرنجڕاکێشتر کارەکانمان بدەین. کللتور تاکە بوار نییە کە کاری تێدا دەکەین. فەڕەنسا پەیوەندیەکی بەهێزی سیاسی لەگەڵ عێراق هەیە. سەر و کۆمارمان 2 جار هاتوتە عێراق لە ساڵانی ڕابردوو بێگومان هەرێمی کوردستانیش وەکو بەشێکی عێراق بەشێک بووە لە سەردانەکانی سەر و کۆماری فەڕەنسا. لە هەمان کاتدا زۆر لە سیاست مەدارە گرنگەکانی ئەم وڵاتە لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی سەردانی فەڕەنسایان کردووە. پەیوەندیە سیاسیەکانمان لەگەڵ عێراق بۆ پشتگیریکردنی ئەم وڵاتە بۆ ئاسایش و سەقامگیری ئەم ناوچەیە و بەرەو پێشبردننی ئەم پەیوەندیانە لە بوارە جیاوازەکان. سیاست بەشێکی دابڕاو نییە لە کارەکانی تر و پەیوەندی بە بابەتی ترەوە هەیە وەک کللتور کە ئاماژەمان پێدا و بواری ئابووری. کۆمپانیا فەڕەنسیەکان لێرەن و لە عێراق و هەرێمی کوردستان مێژوویەکی جوانیان لە بواری ئابووری پێشکەش کردووە. بۆ نمونە کارفور کە سەنتەرێکی گەورەی بازارکردنە لێرە بوونی هەیە کە ئێستا کارفور حەفلقی هەیە لە عێراق و دەمەوێت نزا بۆ ژاندێک لایەک بکەم کە لە کاتی هاتنی ڕێکخراوی داعش بۆ عێراق لەگەل لەقەکانی کارفور لێرە مایەوە. وەک سەرپەرشتیار و دەتوانم ئەوە وەکو نمونەیەکی جوانی فەڕەنسا لە بواری ئابووری لە عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی باز بکەم چونکە لە کاتێکدا کە بەڕێوەبەری کۆمپانیەکانی تر بۆ پاراستنی ئاسایشی خۆیان عێراقیان جێهێشت ئەو مایەوە. جێگای ئاماژە پێدانە ئەم کەسە مەزنە فەڕەنسیە چەند مانگێک پێش ئێستا کۆچی دوای کردووە و ئەوەی ئەو پێشکەشی کرد لە داهاتوش وەکو نمونەیەکی جوان دەتوانین باسی بکەین. لە سێکتەری سەربازیش هاوپەیمانێتێکی سەربازیمان لەگەڵ عێراقەیە بۆ بەرەودان بە کەرتی سەربازی چونکە هەردوو لامان یەک دژمنمان هەیە کە ئەویش داعشە. هێزە عێراقیەکان بەگشتی بە سوپا و حەشد و پێشمەرگەوە شەڕێکی زۆر باشیان دژی داعش ئەنجامدا و پێویستە شانازی بە سەرکەوتنەکانیان بکەن کە بەدەستیان هێناوە و ئێمە هاوکاریان بووین و بەردەوام دەبین لەم هاوکاریە بۆیان بۆ پاراستنیان لەو مەترسیایی کە هێشتاش کۆتایی نەهاتووە. بێجگە لەمەش بواری مرۆیی لە ئارادایە کە وڵاتی فەڕەنسا لە بواری مرۆیی لە مێژەوە هاوکاری هەرێمی کوردستان دەکات. بە بیرمان دێتن لە کاتی کۆچبەری 1 ملیۆنی کاتێک کوردەکان ئاوارەی
تورکیا و ئێران بوون فەڕەنسا وەکو دۆست هاوکاری زۆر پێشکەشی کوردەکان کرد و ئەو هاوکاریە مرۆیە دووبارە لە سەردەمی داعشیش دەستی پێکردەوە چونکە هەرێمی کوردستان بووە پەناگەی ڕێژەیەکی یەکجار زۆری ئاوارە و پەنابەر لەو کاتەوە حکوومەتی فەڕەنسی و ڕێکخراوە فەڕەنسیەکان بەردەوامن لە هاوکاری و ئێستاش لە کاتی دووبارە بنیادنانەوە لە ناوچەکانی شار وڵاتی فەڕەنسا بەردەوامە لە هاوکاریەکانی. Au profit de qui nous avons mené l'an dernier un projet dans le domaine de l'eau dans la région de Hawar, dans les montagnes du Haoraman. بەڕێز دیکۆتینی ئاماژەتان بە هاوکاری جۆراوجۆر کرد لە بواریجیا لەگەڵ ئەمەشدا تا ئێستا ڕێژەیەکی زۆری ئاوارە و پەنابەر هەوڵی چون بۆ ئەوروپا دەدەن پەیامی جەنابتان بۆ ئەم بەڕێزانە؟ Notre action humanitaire et de stabilisation, elle vise d'abord دەمەوێت ئەوە بڵێم کە هاوکاریەکانمان لە بواری مرۆیی سەقامگیری سەرەتا بۆ ئەوەیە کە بتوانن بگەڕێنەوە شوێنەکانیان چونکە زۆر جار یەکێک لە کێشەکان کە ڕوبەڕوویان دەبێتەوە کاتێک کە دەگەڕێنەوە ناوچەکانیان نەبوونی خزمەتگوزاریە بۆیە ئێمەش وەک فەڕەنسا دەمانەوێت لەو بوارە کار بکەین بۆ نمونە ئێستا فەڕەنسا نەخۆشخانەیەک لە شنگال دروست دەکات بۆ پێکاتە جیاوازەکانی ئەم ناوچەیە بۆ ئەوەی هاوکاری تەندروستیان پێ بگات کە باوەڕم وایە ئاوارەکانیش گوێیان لەو بابەتە بوویە کە دەمانەوێت بگەڕێنەوە ناوچەکانیان و بە عەمەلی هەوڵ دەدەین هاوکاریان بکەین هەندێک جار لەلایەن ئەو کەسانەی کە ئازاریان چشتووە وەکو ئاوارە و پەنابەر خەون و هیوای جیاوازیان هەیە کە گوێ لە چەند کەسی قاچاغبەری تاوانبار دەگرن کە داوایان لێ دەکەن بیان گەێنن بە ئەوروپا بەڵام ئەو کەسانەی کە خەڵک دەبن کەسی کوژەکەن چونکە بۆ بەرژەوەندی خۆیان خەونیان بۆ دروست دەکەن و کە زۆر جار ئەم چیرۆکانە بە مەرە کۆچاییان دێت بێگومان ئێمە بە سەختی دەجەنگین دژی ئەم کەسە بکوژانە کە خەڵک دەگوازنەوە بۆ نمونە هەر ئەم هەفتەیە ئۆپەراسیۆنێک بە هاوکاری پۆلیسی 4 وڵاتی ئەوروپا ئەنجامدرا کە بەدەیان کەسیان دەستەسەرکردن کە کاری بە قاچاغبردنی خەڵکیان بۆ ناوچە جیاوازەکانی ئەوروپا دەکرد وەک تۆڕێک بوون کاریان دەکرد و وەک دەزانن ئەم کارە مەترسیدارە بە هاوڵاتیان دەکەن کە زۆر جار خەونی زۆر گەورە بۆ کۆچبەران دروست دەکەن. بۆ کۆتایهێنان بە چاوپێکەوتنەکەمان باوەس قونسوڵ دەمانەوێت بزانین چه زانیاریت لەسەر دەست بەکاربوونی قونسوڵی نوێی فەڕەنسا لە شاری مووسڵ هەیە دەکرێت شتێکمان پێ بڵێ لەسەر ئەم بابەتە؟ Alors, c'est une décision qui a été prise par le président de la République. ئەمە بڕیارێکە کە لەلایەن سەر و کۆمارمان دراوە لە کاتی سەردانیکردنی مووسڵ لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو کاتێ بیرۆڕای خەڵکی مووسڵی وەرگرت و ئەوان ئەو داواکاریان پێشکەش کرد کەواتە بینیمان کە حەزێک هەیە بە گەڕانەوەی فەڕەنسا بۆ ئەم شارە دەڵێم گەڕانەوە چونکە پێش ئێستاش قونسوڵخانەی وڵاتی فەڕەنسا لە مووسڵ هەبووە و ئەمە شارێکە کە ئێمە مێژوویەکی دێرین و بەهێزمان لەگەڵی هەیە بۆیە ئەمە گەڕانەوەیە نەک دروستکردن بێگومان دەمەوێت ئاماژەبەوە بدەم کە قۆنسولی شاری مووسڵ هەڵبژێردراوە کە دیبلۆماتێکی بەهێزە و عەرەبیەکی زۆر باشیش دەزانێت و شایستەی ئەم پۆستەیە ئێمە و دانیشتوانی مووسڵ چاوەڕێین کە لە داهاتوێکی نزیک قۆنسولی ئەم شارە بکات بێگومان هاتنی ئەو بەو مانایە دێت کە فەڕەنسا دەیەوێت لە بوارە جیاوازەکان وەک لە بواری ئێکۆنۆمی مرۆیی کللتوری و خوێندن و هاوبەشی زۆر گرنگ دروست دەکرێن لە نێوانمان بەڕای من ئەمە هەواڵێکی زۆر گرنگە نەک بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان فەڕەنسا و مووسڵ بەڵکو بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان فەڕەنسا و عێراق چونکە مووسڵ شارێکی سەمبۆلی و کەوناری عێراقە و بەڕای من ئەمە بابەتێکی زۆر گرنگە چونکە ئەم بابەتە ئەوە پیشان دەدات کە فەڕەنسا بە گرنگی سەیری عێراق و عێراقیەکان دەکات. Très engagé aux côtés de l'Irak et des Irakiens. Monsieur Olivier de Cotigny, le consul général de France. بەڕێز ئۆلیڤی دیکۆتینی زۆر سوپاس بۆ ئەو کاتێ بە ئێمەت بەخشی و بۆ ئەم زانیاریە گرنگانە. Donner aux auditeurs. C'est moi qui vous remercie et من سوپاسی ئێوە دەکەم و دەمەوێت دووبارە بکەمەوە کە رادیۆ سەلام کارێکی زۆر گرنگ ئەنجام دەدات هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و سەڵاوێکی تایبەتیش بۆ گوێگرانی رادیۆکەتان. Vos auditeurs et vos auditrices que je sais nombreux.